جارێکی تر چنگ و پەنجەکانی تورکیا لەسەر جەستەی هەرێمی کوردستانە. ئۆپەراسیۆنەکانی پەنجە یان چنگ ئەو ناوەیە کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئاشنایەتیان پێ هەیە و هەرچەند مانگجارێک بینەری ئەو چنگ و پەنجانن کە بە جەستەی نیشتیمانەکەیانەوەیە. سوپای تورکیا ئەو سوپایەیە کە بەردەوام بە پەنجە و چنگەکانی جەستەی هەرێمی کوردستان و خاکی کوردستان دەڕنێت و لە هەوڵی هەڵوەشاندنی جەستەی ماندووی کوردستاندایە. ئۆپەراسیۆنەکانی پەنجە کە بە ئۆپەراسیۆنەکانی چنگیش ناویان دەبرێت درێژەی جم و جوڵە سەربازیەکانی سوپای تورکیان لە ناو خاکی هەرێمی کوردستان دژ بە گەریلاکانی پەکەکە لە ماوەی ساڵانی ڕابردوودا چەند ئۆپەراسیۆنێک بەو ناوەوە و با چەند قۆناغێک ئەنجام دران و هەمویان لە نێو خاکی هەرێمی کوردستان و بە بیانووی هەبوونی گەریلاکانی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە ئەنجام دراون. بەڵام چاودێران بۆ چوونیان وایە بەشێکی زۆر لە نیەت و خواستی پشت ئۆپەراسیۆنەکان داگیرکاری خاکی کوردستان و لەشکرکێشی زیاترە بۆ قوڵایی خاکی هەرێمی کوردستان. لەم راپۆرتەدا باز لە بەشێکی ئەو ئۆپەراسیۆنانە دەکەین کە بە ئۆپەراسیۆنەکانی چنگ و پەنجە ناسراون و سوپای تورکیا بۆ یەکەم جار لەم ئۆپەراسیۆنانەدا چەکی بالیستی بەکارهێناوە دژی گەریلاکانی پەکەکە. ئۆپەراسیۆنی پەنجە یەک لە 28 مایسی ساڵی 2019 دەستی پێکردو. ئۆپەراسیۆنی چنگ و پەنجەی دوو لە 13 تەمموزی هەمان ساڵ درێژەی پێدرا. لە دوای ئەوان و لە 13 مایسی ساڵی 2020 ئۆپەراسیۆنی چنگی پەنجەی سێ دەستی پێکردو تیایدا سوپای تورکیا بێڕەحمانە و بەچەکی کۆکگوژ و بالیستی و سوپایەکی زۆرەوە هاتە نێو قوڵای خاکی هەرێم و ژمارێک لە گوندەکانی سنووری هورورەی داگیر کرد. ئۆپەراسیۆنی پەنجەی هەڵۆ درێژە پێدەری پەنجەی سێ بوو کە لە 15 حوزەیرانی ساڵی 2020 ئەنجام درا و جارێکی تر لەشکرکێشیەکی بەرفراوان کرایە سەر ژمارەیە گوندی هەرێمی کوردستان و بەشێک لە دارستانەکانی سنوورەکە سووتێنران. پەنجەی پڵنگ ناوی ئەو ئۆپەراسیۆنە بوو کە لە 11 ئابی هەمان ساڵ دەستی پێکردو لە دەی شوباتی ساڵی دواتریش واتە ساڵی 2021 بە هەمان ناوەوە جارێکی تر سوپای تورکیا هێرشی کردەوە سەر گەریلاکانی پەکەکە و خاکی هەرێمی کوردستان. جارێکی دیکە و بە ناوی ئۆپەراسیۆنی چنگ و پەنجەی بروسکەوە لە 24 نیسانی هەمان ساڵ دیسانەوە گوندەکانی سنوورەکە کەوتنەوە بەر لەشکرکێشی و بردومانی چڕی سوپای تورکیا و ژمارەیەکی زۆر لە گوندنشینان ناچار بە بەجێهێشتنی ماڵ و حاڵیان بوون و گوندەکانیان چۆڵ کرد. ئێستا و لە چەند ڕۆژی ڕابردوودا سوپای تورکیا ئۆپەراسیۆنێکی نوێی دەست پێکردووە و بەرەبەیانی ڕۆژی دووشەمە 18 نیسان وەزارەتی بەرگری تورکیا بە فەرمی دەستپێکردنی ئۆپەراسیۆنەکەی بە ناوی چنگ یان پەنجەی قوفڵەوە ڕاگەیاندوو. بە پێی پێناسەی ئۆپەراسیۆنەکە و لێکدانەوەی ناوەکەی سوپای تورکیا بەبەستێتی لەم ئۆپەراسیۆنەدا لەشکرکێشیەکی گەورە بکاتە سەر خاکی هەرێم و بەشێک لە خاکی هەرێم داگیر بکات. بە پێی لێدوانە سەرەتاییەکانی خوڵوسیاکار وەزیری بەرگری تورکیا جموجوڵی سوپای تورکیا لەسەر سنوورەکانی نێوان تورکیا عێراق بە دیاریکراوی ناوچەکانی مەتینان زاب ئاڤاشین باسییان بۆ سەربنکەکانی پەکەکە دەستیان پێکردووە. هەر لە چوارچێوەی لێدوانەکانی خوڵوسیاکاردا هاتووە کە تورکیا ئامانجی لە ئەنجامدانی ئۆپەراسیۆنەکەی بۆ ئەو ناوچانە تەنها لە ناوبردننی پەکەکە نییە بەڵکو دەست بە سەرداگرتنیشە. بە پێڕوونکردنەوەکانی وەزارەتی بەرگری تورکیا ئەم ئۆپەراسیۆنە بە بەشداری یەکینەکانی هێزە تایبەتیەکان بە ناوی کۆماندۆکانی بۆردۆ بارەلی کە ئەم هێزانە هێزی فیدایی سوێند خواردون بە سوێندی وەفا و گیان فیدایی بۆ تورکیا ئەنجام دەدرێت. ئەم ئۆپەراسیۆنەی تورکیا چەند ڕەهەندێکی لە ڕووی سیاسی و سەربازی و کاتەکەیەوە هەیە بۆ تورکیا. یەکەمیان دواخستنی ئۆپەراسیۆنەکەیە کە بڕیار بوو لە 15 مارسدا ئەنجام بدرێت بە پێچەوانەوە بە شێوەیەکی چاوەڕوان نەکرا و ئۆپەراسیۆنەکە کەوتە نیوەی دووەمی مانگی نیسان کە لە هەمان کاتدا نیوەی دووەمی مانگی ڕەمەزانە و لەوە پێش هەرچەند چاودێران و سەرچاوە هەواڵیەکان
باسییان لە ئەنجامدانی ئۆپەراسیۆنەکە دەکرد بەڵام نەوەزارەتی بەرگری تورکیا و نەوەزیرەکەشی بە وشەیەک ئاماژەیان بە ئەنجامدانی ئۆپەراسیۆنێکی لەم شێوەیە نەدابوو بۆ ئەنجامدانی ئەم ئۆپەراسیۆنانە بە فەرمی تورکیا هیچ لێدوانێکی نەداوە کە ئاخۆ پرس و هەماهەنگی لەگەڵ دەوڵەتی عراقەیە یاننا بەڵام لە ڕاگەندراوی وەزارەتی بەرگری تورکیادا ئاماژە بۆ کراوە ئۆپەراسیۆنەکە بە هەماهەنگی وەک خۆیان ڕایانگەیاندووە دۆستەکانیان بۆ لە باکووری عراق کە مەبەستدەی هەرێمی کوردستان و باشووری کوردستانە تا ئێستاش هەم حکوومەتی عراق و ئەمیش حکوومەتی هەرێم و هێزە سیاسیەکانیش لەو هەڵوێستەی تورکیا بێدەنگن. ئەردۆغان و ئاکار و سۆیلو سێ کوچکەی بەڕێوەبردننی دەوڵەتی تورکیا لە پلانی ئەم جارەیان بەشداریان بە ئۆپۆزیسیۆنیش کردووە بە پێی ئەو هەواڵانەی لە میدیا فەرمی و نافەرمیەکانی تورکیاوە بڵاو کراونەتەوە. ئەم جارە حکوومەت بۆ ئەنجامدانی ئۆپەراسیۆنی سەرپەکەکە پرسی بە کەمال کلیژدار ئۆغڵو سەرۆکی پارتی جاهاپە و مەراڵ ئاکشنەری سەرۆکی ئیپارتی و چەند پارتێکی تریش کردووە لە نیوە شەوی 16 لەسەر هەفتەی ئەم مانگەدا بەتێگڕا ئۆکەیان بۆ خوڵسی ئاکار کرد بۆ دەستپێکردنی ئۆپەراسیۆنەکەی. خاڵێکی تر و لە هەمووشیان گرنگتر پرسی نزیک بوونەوەی هەڵبژاردنە کە پرسێکی گەرمی ناوەندە سیاسی و ڕاگەیاندەکانی تورکایە و بێگومان کاریگەری سەرەکی لە ئەنجامدانی هەر جوڵەیەکی سیاسی و سەربازی لە ئێستادا لە تورکیادا هەیە. ئاکپارتی بڕوای وایە چەند پەکەکە لاواز بێ ئەوەندە زەمینەی بردنەوەی لە هەڵبژاردنەکان بۆ فەراهەم دەبێت چونکە پەکەکەیەکی لاواز لە ڕووی هێزی چەکداریەوە یەکسانە بە هەدەپەیەکی لاواز لە ڕووی ڕێخستنی جەماوەریەوە. چاودێرانی سیاسی لە تورکیا دەڵێن ئۆپەراسیۆنی پەنجا کلید کە درێژە دەری زنجیرە ئۆپەراسیۆنەکانی ئەم چەند ساڵی دواییە لە ژێر ناوی پەنجە و ئۆپەراسیۆنێکیش پاشگیرێکی پێوە دەکەن هێشتا لە سەرەتادایە. هۆیشەوە بۆ ئەوەی لێکدانەوە و هەڵسەنگاندنی بابەتیانەی بۆ بکرێت پێویستە چاوەڕوانی دەرەنجامەکانی بین و لا دوو ڕۆژی داهاتوودا کاردانەوەکان دەبینین بەڵام هەموو ئاماژەکان دەچنەوە سەرەوەی کە ئەم جوڵە سەربازیەی تورکیا سەری ئەو هەوڵانەی دەخوا کە بە ناوی پاراستنی ئاشتی و چارەسەری قەیرانی ئۆکرانیا لە چوارچێوەی هاوپەیمانی ناتۆ دەیدات.